مناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان دوای نزیکەی 25 ڕۆژ لە ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغداد تاوکو ئێستا ڕێکەوتنەکە جێبەجێ نەکراوە و ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقی شەبوو بەڵام بەوەی ئەوەی کەنەوت ڕادز نەکراوە داهاتی ناوخۆ ڕادز نەکراوە هیچ بڕیارێک لەبارەی موچە نەدرا. ئێمە لە بەردامی ئەمڕۆ سەرەوە دەکەین ئایا بەغداد یاخود هەرێمەکە ناوێت ئەم ڕێکەوتنە جێبەجێ بکرێ و ئێستا نەوت بەرهەمەکەی چەندە بۆ ڕادز ناکرێت داهاتی ناوخۆ بۆچی یەکرا ناکرێتەوە ئەم کێشەی لە بینی هەرێم و بەغداد چارەنووسی موچە چیە بەسەردێ هەرێمی کوردستان لە بەدەم چیدایە ئەم پرسانە لەگەڵ بەڕێز کاوە محەممەد ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێرانی عێراق قسەی لەسەر دەکەین کاکاوە بەخێربێن سوپاسیامە دەبم زۆر سوپاس دەکەین. ئەگەر سەرتا لەو دەست پێکەین نزیکەی 24 ڕۆژە ئەو لێک تێگەشتن لە ئەنجومەنی وەزیرانی عێراق پەسەند کرا هۆکارەکەی چێکە تاکو ئێستا جێبەجێ نەکرا کە پێویست بوو بە نەوت بە داهاتی ناوخۆ پێکێنانی لیژنەکان لەسەر نەوت و داهاتی ناوخۆ و تاوتینیش. زۆر سپاس. وەڵاهی لە ڕاستیدا ئەمە لێک تێگەیشتن بوو لە بینی هەردوو لە ئیمزاکرا لە هەفتەی مانجی ڕابردوو و دواتریش بوو بە بڕیار لە چکە لە ئەنجومەنی وەزیرانی عێراق دەنجی لەسەردرا. ئیتر بەحساب هەردوو لایەنە سەرچیەکەی با بڵێن دەسەڵاتداران لە هەرێم هەردووچیان متفق بوون و سەرۆکی یەکێتی بە نوێنەرایەتی پارتی و یەکێتی چوو بۆ بەغدا و لەوێ با بڵێن دکتۆر فواد حوسێن کە با بڵێن نوێنەری سەرۆکی پارتیە و نوێنەری پارتیە و دەسەڵاتی پێدراوە لەسەر خەت بوون هەم دکتۆر فواد حوسێن هەم سەرۆکی یەکێتی باقوڵ تاڵەبانی لەگەڵ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم خاڵ بە خاڵ هەمویان وەوردی خوێندۆتەوە و اتفاق کرا ڕێککەوتن کە ئەو تێگەیشتە هەردوو لە ئیمزایان کردو دواتر بوو بە بڕیار. بەڵام ئەم خاڵانەی کە لەسەری ڕێککەوتون ینی ئۆکە ینی هەیە با بڵێن دەڵێن وڵای خەتای بەغدایە یان ئەوەی بەڵام بابین یەک بێک خاڵەکان سیرکە ینی بەغدا یەک قسەی کردووە هەتا ئێستا لەسەر قسەکانی خۆی سوورە چونکە وەکو پێشتر ڕەنگە بەبیرت بێ من لە بەردامی تر باسم کردووە لە ناو هێز و لایەنە سیاسی عێراقیەکان لە ناو حکوومەتی عێراق هەمیشە باسییان کە لە کێشەی پرسینەوت و موچە و ئەوانەی هەرێم دەکرد هەنگوت تا ئێرەمان هاتووە ینی چیتر تەحمل ناکەین هەر بۆیەشە بوو بەهۆی ئەوەی کە ئەو بڕیارەی وەزارەتی دارایی عێراق دەرچووکە گوتیان تا نەوت و داهاتی نانەوتیمان لە 150 داهاتی نانەوتیمان تەسلیم نەکەن ئێمە چیتر موچە نانێرین و بوویتر لە موچەی مانجی 4 بەدواوە هیچ تر نەنێدرا تا بەم دوایە موچەی مانجی 5 لە دوای ئیمزاکردنی یەکتێگەیشتنەکە. ئێستا خاڵ بە خاڵ سەیریکەین مەسەلەکە ئەوەل جار بۆ نمونە نەوت خۆیان ئیمزایان کردووە کە ڕۆژانە 230,000 بەرمیل نەوت ڕادستی بەغدا بکەن و پێم وایە ژمارەکە زۆر وازەحە و بایەوەندە خوێندەواریان هەیە یان لە ماتماتیک تێدەگەن کە دەڵێ 230,000 بەرمیل نەوت ینی تەواو ئیتر تۆ ئیمزا کردووە دەبێت تەسلیمیکەی باشە ئەمەی نەکردووە عێراق ڕازیە بەوە لەبەرەوەی لیژنیان ناردووە لەبەرەوەی درۆنەکان هاتوون بەرهەمی نەوت لە چرگەکانی هەرێمی کوردستان دابەزیوە هاتوون تەقدیریان کردووە گوتیانە کاکە ئێستا ئەوەندە ناتوانێت 50,000ەکە کە بۆ خۆت گرت دەدەیتەوە بە پێی اتفاقەکە ئەوی تریانمان بدێت چەندی هەیە بێگومان کە لە 230,000ش بە پێ ڕێکەوتنەکە 230,000 زیاتر دەبێت ئەویش ڕادەست بکەی هەموو نەوتی هەرێم. ئاخر لێدوانەوەی وەزیری نەوتی عێراق بوو لە کەرکووک کە گوتی ئێمە 80,000 بەرمیل نەوت ینی 130,000 بەرهەم دەهێنرێ لە هەرێمی کوردستان 50,000 بۆ خۆیان 80,000ەکە ئامادەین تەسلیم بکەن هەرچەندە لە ڕووی تەکنیکیەوە بۆ ڕی نەوتی جێهان دەبێت لانی کەم 100,000 بەرمیل نەوت بێ 80,000 وەربگرن دەبێت لەگەڵ نەوتی کەرکووک تێکەڵیکەن بۆ ئەوی لانی کەم 100,000 بەرمیل بێ بۆی بتوانن بیگەێنن بە بەندەری جێهان ئەمەی قبوڵە ئەمەی تەسلیم نەکردووە تا ئەم لەحزەی ئێمە قسە دەکەین ئەمڕۆ 24 ڕۆژە ئیتفاقەکە کراوە یعنی ئەمە ناڵێن 230,000ەکە ئەمە گریانەوان تەسلیمیان ناکرد تەسلیم نەکراوە بزانە ئەمە خاڵێک دوای دین ڕەنگە تەفاسیلی تری هەبێت لەسەر کۆمپانیەکان و ئەوانە خاڵی تر 120 میلیارد ئەخۆیان ئیمزایان کرد 220 میلیارد مانگانە بیدەن وەکو داهاتی نانەوتی چکە پێشتر بە پێی راپۆرتی دیوانی چاودێری دارایی عێراق و هەرێم داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان نانەوتی لە 300 تا 350 میلیارد دینارە ئەوان ئەمەیان قبوڵە 120 میلیارد بدەیت یعنی
ئەکید یعنی لەوە زیاترت بۆ دەبینێتەوە لە نیوە زیاتر بۆ دەبینێتەوە ئەوە شت تەسلیم نەکردووە. لە ڕێککەوتنی تر پێشترین مزاکرا لە سەرەتای ئەم ساڵەوە بیرتان دێ هەمومان بە بیرمان دێ کەوە بوو کۆنگرێ ڕۆژنامە نووسیشان بۆ کرد گوتیان تەواو کێژەی موچە کۆتایی هات ئەمە دەبێ 80,000 بەرمیل ڕێککەوت بوون 80 ملیارد دوای 48 ملیاریان دەنات دوای هەتا ئەوپەڕی 50 ملیاریان ماگەی ئەمە شاندیسانەوە با بڵێن پێشێلکردنی ئەو ڕێککەوتنەبوو کە کرابوو یاسای بودجە هەیە دەستور هەیە بڕیاری دادگای فیدرالی هەیە ڕێککەوتنی سیاسی دەکەن ئەمەشتان تەسلیم نەکرد لەسەر مەسەڵەی تەوتین ئەمانە نقطە ئەساسی و جەوهەریەکانن تەوتینیش هەتا ئێستا کە تۆ ئامادەنید یعنی ئەو نە بە پێی دادگای فیدرالی نە بە پێی ئەوەی کە ئێستا لە ئاخر با بڵێن ئەو ڕێککەوتنە ئەو تێک تێگەیشتنی کە کراوە کە دەڵێ لێژنەی بۆ پێک بهێنرێ بۆ ماوەی 3 مانگ دەڵێن ئەمەش ناتوانین لە ماوەی 3 مانگدا ئەمە کۆتایی بین لە کاتێکدا دەڵێن 800,000 موچەخۆر لە هەژماری من تەوتین کراوە لە 800,000 بۆ 1,250,000 موچەخۆرمان هەیە یعنی لە 175 کراوە ئەوەی دەمێنێتەوە 3 مانجی بۆ دانایی بەغدا بۆ ناتوانانی هەتا تەنانەت بۆ پێی معلوماتی من هەژماری منەکەشیان قبوڵە بەڵام دەڵێن ئێوە UPN و ئایبان وانەی کە لە هەژماری منە ئەم داتایانەمان بدەنێ ئەم معلوماتانەمان بدەنێ ئێمە تەوتیری دەکەین ئەمەشان هەر نەکراوە ئەمە چێ نەیکردووە بەغدا نەیکردووە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەیە کە ڕێککەوتنەکانی پێشوژەگە بگەڕێنەوە لە سەرەتای ساڵی 2014 تا ئێستا کراوەیە ئەو بێوتمانەیە دروست بووە هەمیشە بەغدا بە گومانەوە سەیری داتاکانی هەرێمی کوردستان دەکا و لەسەر مەسەلەی نەوت داهاتی ناوخۆ دەڵێ دژنەی مشتەرەک بێت یەک بەیەک چێڵگەکان یەک بەیەک دەواازەکان یەک بەیەک سەرچاوەکانی داهاتی تۆ تەقیم بکەم بزانم چەندت هەیە بۆی ئەو کاتی ئەم بڕیار دەدەین کە 150کەی چەند دەکا و دەبێت تەسلیمی بکەیت باش بدوێ کێسە موچە نهاتووە پێویستە بەوەی کە ناوتەکە تەسلیم نەکراوە بەڵێ لەگەڵ 120 ملیارەکەش ئەو کارە لە سەرێکەکەی شتی سیاسی تێدا نییە چکە زۆر دەڵێن شتی سیاسی تێدایە بێگومان ینی ئەمە ڕەهەندی سیاسی هەیە و ڕەهەندی تەکنیکیشی هەیە هەندێک کەس هەیە دەڵێت تەنها لەوەدا دەبەستێتەوە کە ڕەهەندی سیاسی هەیە و ئەمە زوڵمە لە هەرێمی کوردستان دەکرێت ئەمە نەعەدالەتی ئەوانەیە و ئیتر خۆ دەزانانی ئەم خطابە لای ئەو برادرانە ڕەوازی هەیە هەندێکشی دەڵێت تەنها خەتای هەرێمی کوردستانە و ئیتر تەواو هەموو لە ئەستۆی ئەوانە من بۆ خۆم پێم وایە بەشە هەرە زۆرەکەی هەم لە ڕووی ئیداری و تەکنیکی و فەرنیەوە کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە و لە ڕووی سیاسیشەوە کە ناوێت تەسلیمی بکە لەبەرەوەی قازانجی خوانی تێدایە و قازانجی خەڵکیان ناوێ بەڵام لەو دیویش بێگومان عێراقیش بێخەتا نییە عێراق وەکو چەندین جار باسم کردووە من بۆ خۆم پێم وایە ناعەدالەتێکی گەورە وە زوڵمێکی گەورە لە موچەخۆر دەکات ئەو دێ لە جیاتی ئەوەی بەرپرسانی هەرێم ئەوانەی کە داتای لێ دەشاردنەوە ئەوانەی کە نەوتی عێراق بە قاچاق دەفرۆشن ئەوانەی کە لە بڕیاری دادگای فیدرالی پێشێل دەکەن بڕیاری بابڵێن دەستور پێشێل دەکەن ڕێککەوتنەکان پێشێل دەکەن ئەمانە سەبەبکارەکان دەبێت سزا بدرێن نەک موچەخۆری هەرێمی کوردستان ئەمە لەلایەکەوە لەلایەکی تریشەوە ئێمە دەمانێت ئەم فترەیە لە بەردەمی هەڵبژاردن داین تۆ دەبێت لێرە پرسیارێک بکەین بۆ وای لێ هاتووە کە هەر سەرۆک وەزیرانێک هەر حکوومەتێک هەر حزبێکی سیاسی لە عێراق کە ئەگەر ئامادە نەبێ موچە بۆ هەرێمی کوردستان بنێرێ یان ئەوە تۆزێ ڕق بێ لە خیتاب و لە ئەدای سیاسی بەرامبەر بە هەرێمی کوردستان دەنجی شارعی عەرەبی عێراقی بۆ خۆی مسۆگەر دەکات لە بەردەم هەڵبژاردن ئەم دۆخەوای لێ هاتووە لەبەرەوەی ئەو سوورەیەی کە ئەو وێنایی کە بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە یان هێزە سیاسەکانی کوردستان لە شەقامی عێراقی عەرەبی دروست بووە بریتیە لە کۆمەڵی خەڵکی هەلپەرست کۆمەڵی خەڵکی بەرژەوەند پەرست ئۆپۆرچۆنست ئینتیهازی کە هەمیشە بۆ پۆست و پلە و پارە خەریکی ئەوەن لە بەغدایان تەنها بۆ ئەوە دەوێت ئەگەر نابۆشتی تر ئەوان خۆیان بە کەس ناگۆڕنەوە هەر وەکو دەوڵەتێکی سەر بەخۆ مامەڵە دەکەن وەکەوەی کە بۆ داهاتی ناوخۆ و نەوتی هەرێمی کوردستان سەر بە خۆیانە مامەڵە دەکەن بەڵام کە دێتە سەر موچە داوای ئەوە دەکەن کە بەغدا دەبێ موچە خۆرانی هەرێمی کوردستان یەک فلسد نادەمێ یەک بەرمی نەوتە تەسلیم ناکەم و ئەگەر موچەشم بۆ نەنێری ئەوە تۆ
عقلەتی بەعس لە بەغدا حکم دەکا ئەوە زوڵمە لە هەرێمی کوردستان ڕۆژاندا پێم هەبوو لە یادی بڵێن نەفالی بارزانەکانیش کە پیانە بوو عقلەتی کەنفالی کرد و هەرماوە لە بەغدا و عێراق تووشی کێشە دەکات ئەو پامەنەژ ئێستا هەر هەن لە دەسەڵاتدارانی هەرێمەوە من نایشارمەوە لە ناو عەرەب یعنی خەڵکی تونڕەو هەیە خەڵکێک هەیە یعنی چای بە کورد و هەر هیچ پێشکەوتنێک لە کوردستان هەڵنایەت و لە ناو کوردیش هەیە ینی بۆ کورد ینی کەمە یعنی لە هەردوو لا خەڵکی شۆڤینی هەیە خەڵکی تونڕەو هەیە و بەشێکی زۆری شاو تونڕەوانە بۆ ئاگاداریتان مەساڵحیان بەیەکەوەیە یعنی خطابێکی تند مەسەلەن ئەگەر لە بەغدا کەس هێزێکی سیاسی یان بەرپرسێکی سیاسی خطابێکی تند دەدات و بڵاو دەکاتەوە لێرە هێزە سیاسی تونڕەوەکە سوودی لێوەردەگرێت دەڵێ ئەها ئەوەتە حکوومەتی عێراقەوەتە عەرەب دژی کووردە بۆ ئەوەی خۆی وەکو پاڵەوانی نەتەوەی نیشان بدەن لێرەشەوە بە هەمان شێوە لێرە بێتوانێکی تون دەدرێت ئەوان ئیسفادەی دەکەن دەڵێن ئەها کورد هیچ دژیەک پارچەی خاچی عێراق نەمانە دەیانێت جیابنەوە سەر بە ئیسرائیلین کۆمەڵێک لەو قسانێکە دەکرێت بەڵێ چکە هەبوو لێرە بڵین دەوێ ئاویان لێ بگرینەوە هەتا وەختێک باسی ناردنەوەی ئاوارەکان دەکرێت ئێستا خۆی بەشدارە لە هەڵبژاردنی پەرلەمانی عێراق شانەوەی دەکرێت وڵی تر بڵێم چی یعنیشتی سیر و سەمەرە لە وڵاتی ئێمەژەیە هەندێک لێدوان دەبیستی و هەندێک خەڵک ئەمە لە ڕاستیدا من هەرچەندی لێدوانی ئەو بەرپرسانە دەبینم کە هەندێکیان لە ساویلکەیە هەندێکیان لەو پەڕی بێویژدانیە هەندێکیان ئەو دەسەڵاتدارانن کە ڕۆژێک لە ڕۆژان بەڵێ هەیە نانی لەوەدایە من دەزانم کە هەندێک قسە دەکە چەند دەفتەر دەکا ئەمپارەیە چەند ینی امتیازات وەردەگرێت لەم لا لەولا هەر یەکە و بۆ خۆی وەکو دەڵێن یەبکی عەلا لەیلا بەبێ ئەوەی کە قەت بیردەوە بکەنەوە ژیانی ئەم خەڵکە ڕۆژێک لە ڕۆژان بێن ئازایانە ڕەخنە لە دەسەڵاتدارانی هەرێم بگرن تەنها بۆ ئەوەی سەرچاوی داهاتەکەیان چک نەکات ئامادەنین یەک ڕەخنە لە دەسەڵات بگرن و ئەو زوڵم و ناحەقی بەرامبەر بە خەڵک دەکرێت ڕەخنە بارانی بکەن لەبەرەوە تۆ ئەوە لەلایەک لەبەرەوە من بەڕاستی ئینسان بەزەی بە میلەتەکەی خۆماندا دێتەوە کە بەداخەوە کۆمەڵێک خەڵکێک بوونەتە سیاسی بوونەتە مقدراتی ئەم میلەتیان بەدەستە اینجا بەشێکی لە دەسەڵاتە بەشێکی لە دەسەڵات نییە کە وای دەهاتوە کە نازانیانی چۆن گوناحە ینی ئەو خەڵکانە بچنە ببن بە نخبەی سیاسی و کاستی سیاسی کە قەرار بەدەست بن بەڵام بڵێم چی تر دۆخی هەرێمی کوردستان ئێستا تا ئێستا وایە باشە بەس سوارد بە فشاری دیکەیت ئێستا ئەوە نوتیان تەسلیم نەکردو داهاتی ناوخۆش ڕێکوتنەکە جێبەجێ نەکراوە هیچ فشارێکی دەرەکی نییە بۆ ناردنی چونکە سە لە ڕۆژاندا یەکێک لە یاریدەدەکانی مەسروور بارزانانی قسەی کردبوو دەڵێ ئەمریکا لەسەر خەتە باڵێزخانی ئەمریکا لەسەر خەتە ئەوە چۆن دەخوێنیتەوە لە ڕاستیدا ئەوە قەی ناکەدا چاویان لەوەیە کە ئەمریکا پارە بۆ هێزی پێشمەرگە دەنێرێ و مانگانەیەکی هەیە وەکو هاوکاری بە حساب بۆ هێزی پێشمەرگە دابین دەکایش خۆتان دەزانم بەستەکەی چییە و ئەمە لە کاتی شەڕی داعشەوە هاتووە و بەڵام تۆ چاود لەوە بێ ئەمریکا بێ شەڕ لەسەر ئەوە بکە موچە لە بەغداوە بدرێ و تۆش نەوتی خۆت بە قاچاق بفرۆشی و داهاتی نانۆتیش تەسلیم نەکەیت من پێم وایە ئەمە سابع المستحیلاتە مستحیلە ئەمە بکرێ و ئەمریکاش ئامادە نیە ئەمریکا ئامادەیە قسەی تێدا بکە بڵێ وەرن ڕێککەون وەرن بێکەوە بگەنە ڕێککەوتن بەڵام بێت لەسەر ئەوە دەکاریانەیە کە بەغدا بڵێ کاکە ئەمە ڕێککەوتنی هەردوولایە ئەوە ئیمزای هەردوولایە فەرم و من ئامادەم جێبەجێ بکەم بەڵام ئەوان ئامادە نەبن جێبەجێ بکەن جگە لەوە کاک حەچین ئێمە ئەگەر سیاسەتی ئەمریکا بخوێنینەوە هەر لە هەموو ناوچەکە و بەرامبەر بە کوردی هەموو پارچەکان ئێستا مەسەرەن لەگەڵ لە کوردی تورکیا داوا لە کوردی تورکیا دەکەن لەگەڵ حکومەتی تورکیا ڕێکبکەون داوا لە کوردی سووریا دەکەن لەگەڵ حکومەتی سووریا ڕێکبکەون لەگەڵ دیمەشق ڕێکبکەون کە سەرڕای ئەوەی ئەحمەد شەرع خۆتان دەزانن ئەو باگراوندە ئیسلامی کە هەیەی چەند دژە لەگەڵ سیاستەکانی ئەمریکا لەم ناوچەیە لە عێراقیش بە هەمان شێوە داوا دەکە کورد لەگەڵ بەغدا ڕێک بکەوێ یەکاکە کورد ئەشواتی بڕیوە چەندین هەنگاوی بڕیوە لە 2003ەوە سەدام ڕووخاوە تۆ لە بنیادنانەوەی ئەو عێراقە بەشدار بووی دەستور نووسینەوەی دەستور دەنگدان بە دەستور پێکهێنانی حکومەتەیەک لە دوای یەکەکان هەتا ئەمڕۆ هێناوە بۆ لەگەڵ بەغدا لەسەر دەچوارچێوەی دەستور و یاساکان و ئەو ڕێکەوتنانەی کە لەگەڵ بەغدادێکی ڕێک ناکەوی دەبەرەوە ئەمریکا با بڵێن لە تایتڵە گشتەکە لەگەڵ ئەوەیە کە دەڵێ ڕێککەون چکە ئەمە کاریگەری لەسەر دۆخی ئابووری هەموو عێراق هەیە بێگومان
تەسیری لەسەر بابن کاروباری کۆمپانیا ئەمریکیەکان و ئەوروپیەکانی شەیەکە لێرە کار دەکەن لەبەرەوە ئەوان ئامادەنین بێن شەڕ لە بۆ کورد بکەن لە پێناوی ئەوەی بەغدا و چەبنێرە زیاتر بەرژەوەندیان لە بەغدایە یان لە هەرێمە چۆن وڵاتانی زیرێ زیاتر بەرژەوەندیان لە بەغدایان لە بێگومان ئەوان هەرێمە بەرژەوەندی ئابووری بێ سیاسی بێ ئەوان بزانە من بۆ خۆم پێم وایە تەڵان بێگومان ئەوان دەوڵەتێکی وەکو عێراق ینی بە کورد ناگۆڕنەوە بێگومان من ناڵێم کورد تەواو ینی پەراوێز دەخەن بە هیچ شێوێک پشتیوانی ناکەن ئەوان پێویستیان بەوەیە ینی ئەو تەوازنە لە عێراق ڕابگیرێ ینی بۆ ئەوەی تا ینی ئەوەی کە پەیوەندی بە شیعە و سوننەوە هەیە بە عەرەب و کوردەوە هەیە بە هەژمووی ئێران کە خۆتان دەزانن ئێستا لاواز بووە ئەمە لاوازبوونی هەژموونی ئێران لە ناوچەکە و لە عێراقیش کاریگەری لەسەر ئەوەیە کە پشتیوانی ئەمریکا لە کورد کەمتر بێتەوە لەبەرەوەی ئەو پێشتر بۆ ڕاگررتنی تەوازنەکە ئەوەی دەکرێت ئێستا کە لەبەروی هەژموونی ئێران لاواز بووە کەواتە تەرازۆکە زیاتر بەلای بەغدا دەدەشتێتەوە بۆ ئەوەی بتوانێت لە ئایندەدا پێگەی خۆی هەژموونی خۆی زیاتر بەهێز بکە و بەرەبەرە مەسلەی هەژموونی ئێران لاواز بکە هەر خۆتان ئاگاتان لێ لە مەسلەی ئەوەی یاسای حەشدی شعبی ئێستا کە ئەمریکا زۆر بەتوندی لەسەر خەتاوە بەردەوام هات لەگەڵ هەموو هێزدانە سیاسەکان لەگەڵ حکوومەتی عراق لەگەڵ پەرلەمانی عراق داوا دەکە بە هیچ شێوەیەک ئەم یاسایە تێنەپەڕێ بەڵام بێگومان ئەمە کاریگەری زۆر خراپی دەبێت لەبەرەوە ئەوە هەنگاوە سیاسی و استراتیژەکانی ئەمریکایە لە عێراق لە هەرێمی کوردستان ئەو پێگە بەهێزەی پێش شەڕی ئیسرائیل و ئێرانی نییە و مراهەنەکردن لەسەر ئەوەی تۆ ئیلتزاماتی خۆت بەرامبەر بە بەغداد جێبەجێ نەکەی پێت وابێ ئەمریکا دێ پشتت دەگرێ بە هەر نرخێک بێ بۆ ئەوەی موچە لە بەغداوە بێ من پێم وایە ئەوە گرێوێکی دۆڕاوە باش بەزە و گوتارەی کە بڵێن بەردەوام ڕخن لە عێراق دەگرێت بە تایبەتی گوتاری دەسەڵات دوورکەوتنەوە لە بەغداد لە بەرژەوەندی خەڵکی کوردستانی ئەم گوتارە هەڕەشەکردن ینی بە ئەوێ ناکردنی بەغدا بەردەوام وەکو دوژم لە کاتێکی خۆیان بڵێن بەژارمەتەکە دەسەڵاتدارن بۆ دەسەڵاتدارانی هەرێم ئێمە لە بەغدا دوورکەوینەوە بەڵێ ئەو گوتارە هەروە گوتارێکە کە وەکو دەڵێ خۆڵکردنە چاوی خەڵکە خەڵک حەقیقەتەکان دەبینێ ینی ئەوەی کە با بڵێن کۆڵەکەی و بەغدا و عێراقی ڕاگرتووە وەکو دەوڵەت ئەوە نەهێزە ئۆپۆزیسیۆنەکانن نەخەڵکی هەرێمی کوردستانن ئەوانن موچەیان لە بەغداوە لە ڕێگەی بانقا فیدرالیەکانەوە ڕاستە و خۆ دەچێتە سەر هەژمارەکانیان ئەوانن سەرۆک کۆماریان هەیە ئەوانن جێگری سەرۆک وەزیران و وەزیری دەرەوەیان هەیە ئەوانن وەزیرەکانی تریان هەیە و هەر ینی من حەزەکەم لێرە ئەگەر ڕخسەتم بدەیت لەم ماوەیە من هەندێک قسەم کرد بوو لە دیدارێکی تر لە تەلەڤیزیۆنێکی تر باسم لەوە کرد بوو کە ئەمەی کە کراوە ئەمان لە ڕاستیدا ڕێکەوتن نیە ئەمە تەسلیمبوونی هەرێمی کوردستانەکە من جەرگم ژانەکە حەزم نەدەکرد ڕۆژمان بەم ڕۆژە بگات لە سەردەستی ئەم دەسەڵاتدارانە کەوای لێبێ هەرێم ئاوا لاواز بکرێت کە بەو شێوەیە ئامادە بێ بە پەلە پرۆژێ ئیتیفاقێک جێبەجێ بکە بەبێ ئەوەی وردەکاریەکانی بخوێنێتەوە تەنانەت تەسەوڕکە کە لەسەر 230,000 بەرمیلنەوەی ئیمزایان کردووە لە کاتێکدا درۆنەکان پێش ڕێکەوتنەکە لە چێلگەنەوتەکانی هەرێمیان دابوو ئاستی بەرهەمهێنان دابەزی بوو تەنانەت مناقشەی ئەویان نەکرد بوو بڵێن کاکە ڕقەمێکمان بۆ تەسبیت مەکەن بەڵکو شتێک بڵێن ئەوەی کە هەیە چەندی بەرهەم دەهێنین تەسلیمتان دەکەین بەزمەڵێن 230 ئێستا 230 بەرهەم ناهێنرێت چێلگەکان بەرهەمیان دابەزیوە 120 میلیارەکە فەرموو دواتر هاتن دەڵێن 120 میلیار ناتوانین تەنها بۆ مانجی 6 دەتوانین لەبەرەوەی ئەوەندەمان پێ نادرێت باشە بە پەلە پرۆژێ ئەمەیان کرد من حەزەکەمەوە بڵێم کە ئەم پەلە پرۆژەیە فعلەن ئەوە تەسلیم بوون بوو و بڕۆ بیخوێنەوە یەک بێکی خاڵەکان هەمووی مەرجی بەغدایە هیچ مەرجێکی هەرێمی کوردستانی تێدا نیە تەنها ڕازیبوونەکانی هەرێمی کوردستانی تێدایە ئێکەواتە ئەوە ناکاتە ڕێکەوتن ئەمە بەهۆی سیاسەتی هەڵەیی دەسەڵاتدارانی هەرێمە کە ڕۆژ بە ڕۆژ کورد لاواسر دەکەن هەرێم لاواسر دەکەن وامان لێ دەکەن کە بەو شێوە بچینە بەردەستی بەغدا ئەوە من نیم وام کردەوە ئەوانن وەجگە لەوە ئەنجا
هەندێ پیج بەداخەوە ینی ئەوانەی خۆتان دەزانن سەر بە پارتی و پاراستن و ئەوانە لەسەر ئەم قسەیە شتیان لەسەر بڵاو کردومەتەوە دڵێن ئەگەر غیرەتت هەیە ڕخنە لە بەغدا بگرە و تۆ عڕابی تەسلیم بوونی تو ئەو بۆ پەس بوون من حقیقەتێکم باس کردووە و من ڕخنەمەوە ئێستا هەر لەم دیدارە و پێشتریش لە بەغدا گرتووە و من لە ناو پەرلەمانی عێراق لە کاتێکدا پارتی وێچێتی دەنجیان بۆ یاسا خراپەکان داوە دەنجیان بۆ یاسای بودجە داوە کە ڕەچاوی مستحقاتی پێشمەرگە و جوتیاران و خەڵکی تری هەرێمی کوردستانی نەکردووە ئێمە ڕخنەمان گرتووە ئێمە دەستمان ڕاوەشاندووە ئێمە چوین یەخەی حکوومەتی عراقمان گرتووە ئەوانە یەکێتی و پارتی دەنجیان بۆ یاسا خراپەکان داوە ئەو یاسانەی کە ئێشێکیان یاسای ئیدارەی مالی و دەینی عامە کە ئێمە ملاحەزەمان لەسەر هەبوو کە ئەمە تەئسیر لە هەرێمی کوردستان دەکات لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکات ملاحەزاتمان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەر جابیشان نەداینەوە دەنجیان بۆ داوتیان پڕن بەڵێ ئینجا ئەوە ئێمە نین ئەوەی کە بووینە کۆڵەگە بۆ حکوومەتی عێراق ئەوە هەم سەرۆک کۆمارە کە نوێنەرایەتی هەموو دەوڵەتی عێراق دەکات لە هەموو دنیا هەم جێگری سەرۆک وەزیران و وەزیری دەرەوەیە کە وڵات بە وڵات دەگەڕێ دیعایە بۆ عێراق دەکات و دیفاع لە عێراق دەکات و نوێنەرایەتی عێراق دەکات کە ئەوە خۆتان دەزان دکتۆر فواد حوسێن هەم نوێنەری پارتیە هەم ڕاستپێداوی سەرۆکی پارتیە کە جێ ئەتیمادەتی و جگەلەوە ئەوە وەزیری ئاوادانکردنەوەی ئەوانە لە کۆنفرانس و کۆنگرەکان دێ بە شان و باڵی سوودانی و ئاوادانکردنەوەی هەنگاوەکانی ئاوادانکردنەوەی حکوومەتەکەی سوودانیدا هەڵدەڵێ کە دەڵێ هەر بێگانەیە گەستا دێتە بەغدا چای بە بەغدا دەکەوێت دەڵێت زۆر گۆڕاوە و پێشکەوتووە لێرە خەڵک بێموچە دەکەن خەڵک دەسەوسێنەوە خەڵک ئازار دەدەن لەوێش دەچن وەزیرەکانیان دەنێرن بەغدا ئاوادان بکەنەوە و لە هەمان کاتیشدا دیعایە بۆ عێراق بکەن جگەلەوە ئەوە سەفیری بەریتانیا لەم ڕۆژانە قسەی کردووە لەسەر یاسای حەشدی شعبی فەرموو ئەمڕۆ بەیاننامەی وەزارەتی دەرەوەی عێراق بخینەوە کە وەزیرەکەی دکتۆر فواد حوسێنە ڕاستپێدراوی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە نوێنەری پارتیە ئەو وەزارەتی دەرەوەیە بەیاننامەی بڵاو کردوتەوە دەڵێ داواشی کردووە ینی بانجی کردووە کە سەرزەنشتی کردووە چۆن سەفیری بەریتانیا داوای ئەوە دەکە یاسای حەشدی شعبی تێ نەپەڕێنرێ ئەوانن دیفاع لە تێپەڕاندنی یاسای حەشدی شعبی دەکەن فەرموون با خەڵک بە ئەو پێجانەی سەر بە پاراستن و بە پارتی کە دەزانم بۆچی دەیکەن و پارەکە و نانیان لەوەدایە فەرموون با حکم بدەن چێ عێراق چێتی دەکە و چێ خزمەتکاری عێراقە و چێ بە دیعایە بۆ عێراق دەکا و چێشە دیفاع لە خەڵکی مەزلومی کوردستان دەکا دیفاع لە بەهێزکردنی قەوارەی هەرێمی کوردستان دەکەین کە ئەوان بوونەتە سەبەبی ئەوەی کە ئەو دۆخە دروست ببێ و هەرێم ئاوەلاوە گوتاری پێچەوانین نیە گوتارێک لە بەغدا و لە کۆبوونەوەکان هەڵگوتن بە بەرپرسانی عێراق و عێراق و گوتارێکیشی لێرە گوتارێکی میدیایی و لێدوان جیاوازنی لەوەی بەغدا بێگومان جیاوازە ئێمە خۆم من نزیکی 8 ساڵ لە بەغدا بووم و بەرکەوتنم لەگەڵ هاوڕەکانی ترمان لە فراکسیۆنەکان و لە فراکسیۆنی گۆڕان کە من ئەو کاتە لێوە بووم هەموو بەرکەوتنمان هەبووە ئێمە وەکو دەڵێ حارەتنا ضيقة ونعرف بعض يعني گەڕەکەکەمان بچووک بووە و کاتە هەموو یەکتریمان دەناسی لە کۆبوونەوەکان ئاگامان لێک بوو دەمانزانی هەر لایەنە و چی دەڵێ مەبەستی چییە و ئیش بۆ چی دەکات لەبەرەوە ئەمە لە بەغدا شتێک دەڵێن و شتێک دەکەن و جگەلەوە کۆمپانیانەی ئەوان کە ئەو هەموو کارە بازرگانیان هەیە لە مووسڵەوە هەتا دەگاتە بەسڕا تەسەوری ناکە کۆمپانیەکانی سەر بە پارتی و سەر بەیەکێتی خەریکی بزنسن لەم سەری عێراق و بۆ ئەو سەری عێراق ئەوە جگەلەوەی لە هەرێمی کوردستان هەیەە ئینجا ینی ئەو گوتارەی ئێرەیان تەنها چاواشەکاریە تەنها بابڵێن خۆ بە پاڵاوانکردنێکی درۆزنانەیە ئەستەن نیشتیمان پەروەری زڕێک نیشتیمان پەروەری هەبێت لە ناو خەڵکە لە ناو هێزەکانی دەرەوەی دەسەڵاتە ئەو هێزانی دەسەڵات ناتوانێت یەک زەڕە نیشتیمان پەروەریتیان تێدا ببینی جگە لە حیزبایەتی و بنەماڵەچێتی جگەلەوە من بەو خەڵکانە دەڵێم ئەوانەی سەر بە حیزبە دەسەڵاتدارەکانن ئەوانەی بە هەر مەبەستێک ئەو قسانە دەکەن بۆن بوونە دەڵێن کاکە بەغدا پارەمان بۆ نانێرێ و غەدرمان لێ دەکە و من لێرەوە تەحەدایان دەکەم فەرمون کاچی برا من
پێم خۆشە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتەکەی کاک مەسرور بارزانی و کاک قوبەت تاڵەبانی سبەینێ بڕیار بدەن بڵێن کاکە ئێمە 1 لیتر نەوت تەسلیمی بەغدا ناکەین 1 دینار تەسلیمی عێراق ناکەین بۆ خۆمان نەوتی خۆمان بۆ خۆمان پارەی خۆمان بۆ خۆمان ئێوەشی خۆتان بۆ خۆتان وەکەوەی حەنان فەتلاوی کە لەم ماوەیە قسەیەکی کردووە کە لە لیستەکەی سوودانی و قسەیەکە شتی تری لە پشتام ئەم مەوزوعە فەرمونون ئەم قەرارە بدەن واللهی من یەکەم کەس بم پشتیوانیتان بکەم بەس بە مەرجێک ئەم هەموو نەوتەی هەمانە نەوت بفرۆشن بەڵام وەرن موچە بدەن بە خەڵک لە کاتی خۆیدا ئەگەر من و هەموو خەڵکی کوردستان پشتیوانتان نەبوون و نەمانگوت ئێمە ئەسڵەن مەرحەبای بەغداش ناکەین بەڵام ئێوە نایکەن ئێوە تەنها چاواشەکاری دەکەن ئێوە لە نەوت فرۆشتنی نەوتی سربەخۆ شکستان هێنا کە بەغدا هیچ دەست و دەوری نەبووە لە فرۆشتنی نەوتەکە بۆ خۆتان دەتان فرۆشت بە بۆڕی بە دواتر بە تانکەر هەموو ئەو نەوتەتان فرۆشت و ئێستا کە پێم سێرە دەڵێت داهات نییە کە داهات نییە فەرم و تەسلیمی بەغدای کە بەغدا دەڵێ بم دێ تەسلیمم کە من مانگارە نزیکی تریلیۆنێک دینارت بۆ دەنێرم تۆ حساب کە تریلیۆنێک دینار بکەوێتە ناو بازاری هەرێمی کوردستان چۆن دەبوژێتەوە ئەم دۆخە چەق بەستووە ئابوووریەی کە ژیانی خەڵک و بازاری تێکەوتووە هەمووی دەگۆڕێت تۆ ئەو کاتە دەتوانی پرۆژەشت هەبێ نەکارتەن هەمووچە شتی تریش دەتوانین داوا بکەیت لە بەغدا لەبەرەوە لە ڕاستی دامانە ڕاز ناکەن درۆ لەگەڵ خۆیان دەکەن لەگەڵ خەڵک دەکەن لەگەڵ بەغدا دەکەن لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی دەکەن ئەگەر نامن ئەوە لێرە بە تەحەدا و هیوادارم تەحەدایان قبولکەن فەرمونون سبەینێ بڕیار بدەن هیچ نەوتێک تەسلیم مەکەن ئەگەر پشتیوانتان نەبووم 1 فلسیش لە داهاتی ناوخۆ تەسلیم مەکەن بەڵام بە مەرجێک بتوانن جوانێری ئەوەتان تێدا بێ شەهامەتی ئەوەتان تێدا بێ خەمی خەڵکتان بێ موچەی موچەخۆران لە کاتی خۆیدا بدەن ئەو کاتە ئێمە پێشەموو کەسێک پشتیوانتان دەبین باشە بەس پێویست بەوەی ئێستا ئەگەر نەوتەکە تەسلیم ناکەن ئەی ڕۆڵی یەکێتی چیە لەم نێوەنەدا هەر پشتیوانی پارتی یەکێتی ناتوانێت بە حکومیەوەی کە هێزی هەیە زۆنێکی بەرەسەوەی خۆی بڕیارەیەک بدات خۆی کاتی خۆشی بڕیارەکەیدا گەفتاری خۆشکار بوو بۆەوەی کە ڕاستەوخۆ مامە لەگەڵ بەغدا بکات ئەم پرسە چۆنە خۆی بزانە ئێستا ئێمە هەمومان دەزانین ساڵانی ڕابردووش و لە ماوەکانی ڕابردووشدا هەرچی قسێکمان کرد بێ پێم وایە هاتۆتە دی لەسەر ئەوەی ئەم دوو هێزە ناکرێت نابێ باوەڕ بە خیتابی ئیعلامی و حەملەی هەڵبژاردننی هیچ یەکێک لەو دوو هێزە بکەین کە دێن دانەوێ هەم کادرەکانی خۆیان هەم خەڵک هەڵخەڵەتێنن و دەریشکەوت ینی چۆنە ئەمانە ڕیخۆڵیان تێکەڵ یەکتر بووە دەمێکە ینی ناتوانن لە یەکتر ینی جا ببنەوە ئەوەی تری کە دێن هەندێک خطاب دەخەنە ڕوو لە ڕاستیدا تەکتیکە استراتیژ نییە گۆڕانکاری نییە لە فکر و لە دنیا بینی و لە چۆنێتی حکمڕانی لە هەرێمی کوردستان بەڵکو ئەمە تەکتیکێکی کاتی و مەوسمیە کە هەڵبژاردن تاو دەبێت دێنەوە سەر با بڵێن دۆخەکەی جارانی خۆیان ئێستا لەم مەرحەلەیە من ینی هەر خوێندنەوەی سەدحی بەبێ ئەوەی کە بچینە ناوردەکاری و پشتی پەردا ئێستا باپڵ تاڵەبانی وەکو سەرۆکیەتی چوو بۆ پیرمام بە حزوری سەرۆکی پارتی دانیشتن ڕێکەوتن کە سەرۆکیەتی بچێن وێنەرایەتی پارتی وێچێتی بکە ڕێکەوتنەکە بکە ئێ ڕێکەوتنەکەیان کرد ئیمزایان کرد کە وەکو باسم کرد تەلەفۆن کراوە لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێم پێشتر ئەوان ئیمزایان کردوانیش ئیمزایان کردو و دەنجی پێدراوە ئێستا فەرمو ئەوە هەر خۆیان ینی خەڵکیان با بڵێن کردوتە وەچیل بچێتە بەغدا ڕێکەوتن ئیمزا بکە ئێستا خۆیان حراجیان کردووە ئێستا باپڵ تاڵەبانی چی بڵێ ینی دەبێت قسە بکە دەبێت هەڵوێستی هەبێ ینی ئینسانی سیاسی دەزانین کە کاک حەچی من هەموو جارە قسەیە دەکەم ئینسان بە تایبەتیش لە سیاست لە کای ڕۆشنبیری نانزانتی بەڕاستی بریتە لە مووقیف یعنی ئێمە هەمومان پێستمان هەیە خوێنمان هەیە سەرمان هەیە چاومان هەیە دەستمان هەیە لەگەڵ ڕێزم هەموو گیان لە بەرێشیژەوەی هەیە ئەوەی جیامان دەکاتەوە یەکێک لە هەڵوێستەکانە باوەڕ هەبێ هیچ شتێشتر نیە جگە لە هەڵوێست ئەوەی بۆمان دەبێنێتەوە هەڵوێستە مێژووی هەڵوێستەکانە ئەو ئینسانە دیاری دەکا کە لە دوا ڕۆژیشدا کە دێتەوە باسی دەکرێتن چەند بە هەڵوێست بووە هیچ حەزبێک هیچ
پارە و سەرۆت و سامانێک ئەوە ناهێنە ئینسان لە کاتی خۆیدا ساحبی مووقفی خۆی بێ و پشتیوانی لە داواکانی خەڵکی خۆی بکە و دژی زاڵم بێ لەگەڵ مەزلوم بێ. ئێستا بەرژەوەندی لەوەدانیە کە نەوتەکە هەر تەسلیم نەکرێ وەکو حەزب داهاتی ناو خوار بەم شێوە بەردوولایەن بەرژەوەندیان لەو بارە بێگومان آخر خۆی ئەوەیە تەحسیل حاصلەکە ئەوەیە کە تۆ نەوت تەسلیم ناکەیت و بە قاچاق دەڕوات و بە پرتوفێڵ دەیفرۆشن و بە هەرزان دەیفرۆشن و داهاتی ناوخۆ تەسلیمی ناکەن خەڵک باجەکەی دەدە بەڵام ئەوان مستەفیدن بێگومان یعنی بەڵام ئەکید ئیتر ڕەنگە مفاوەزاتیان لەسەرەوە بێ بەشەکەم کەمە بۆم زیاد بکە شتێکی ترم بۆ زیاد بکە ئیتر ئەو کاتە لەسەر ئەوە ڕێک دەکەون و بێدەنگ دەبن و ئیتر ئەو بەو پارەیە هێزە سەربازەکانیان پێدەژێنن میدیاکانیان پێ بەڕێوە دەبان ئیتر ئەو چزانم ینی خەڵکەکەی ئەو خەڵکانی کە بۆ هەڵبژاردن کۆیان دەکەنەوە دەنگ دەکڕێن هەر ینی بۆ نمونە ئێستام خەڵکە بەو بێموچەیەم بە پێی ئەو زانیارێنێ هەمە بۆ نمونە ناو پارتی دیموکراتی کوردستان کە سەرچاوی پێیوتم تەسەوریش دەکەم ڕاست بێ کە موچەی نیو موچەی خەڵکی کادرەکانی خۆیان داوە ینی ئەو پارەیە لەکوێ دێنن وەرە پێم بڵێ من ئەی لەکە هادا ئەو پارەیە دەیدن بەو میدیا زەبەلاحانەی خۆتان کە پارەیەکی زیاد لەکوێ دێنن بەس غێرەوە پارەی ئەم خەڵکەیە پارەی ژیانی 900 میلیۆن دلارێک بوو بۆ لۆبیکردن خوبا تاڵبانیش لە ئەمریکا بێگومان ینی پارە بۆ لۆبیکردن پارە بۆ ینی بۆ سەفەر و پیاسە و گەڕانی هەر تەنها خۆیان نەکە پۆستێکیان هەیە کورە کوڕەکانیان کوڕزاکانیان برازاکانیان خاڵۆزاکانیان پورزاکانیان کورە سەیری کە ئەنجامن ناڵێم ینی هەندێک خەڵک هەیە ینی غەدر یان با بڵێن لە خەڵکی دەکە بۆ نمونە بەڕێوەبەری کۆمپانیایەکە غەدر لە کرێکارەکانی دەکا بەڵام ئیستیفزازیان ناکە بچێ خۆی و کوڕەکەی مەسەلەن بە سیاری آخر مۆدێل بە تەناش بە پێشیاندا بچێ و ئیستیفزازیان بکە ئەمانە نەک هەر غەدر لە خەڵک دەکەن پارەی خەڵک دەخۆن نەوتی خەڵک دەدزن تاڵان فرۆشی دەکەن دوایی دێن ڤیدیۆ ڕسمی وا بڵاو دەکەنەوە کوڕەکەی بە ئەسپێکی نازانم چی و بە آخر مۆدێلی سیارە و ئینجا خۆی نیشانە بە شانی کوڕەکەی تریەوە دەکات و کە علاسە زەمە لە پلان کۆلێجی شاهانەی بەریتانی پلەی سەربازی وەرگرتەوە یعنی ئەمە هەر تەنها غەدرکردنیە لە خەڵک ئەمە ئیستیفزازکردنی خەڵکشتە بە ئەنقەسیش وا دەکەن باش چەند خوڕێکێکمانمەوە بەس ئێستا مادەم ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی عێراقیش بڕیاری نەدا ئەی موچە چاوەڕێی چی بین مادەم نۆتەکە تەسلیم نەکەن داهاتی ناو خۆ تەسلیم نەکەن 120 میلیارەکە خەڵکی کوردستان چاوەڕێی چی بێ ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران تا هەفتەی داهات و ناکرێ ئەمڕۆ ئەوە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران پێش خرابوو دەبووە سێشەمە بێ لەبەر چلەی ئیمام حوسێن پێش خرابوو هەفتەی داهات و سێشەمەکەی کۆبوونەوەی تێدەبێ لە ڕاستیدا هیچ ئەمەل و ئومێدێک نییە ینی مەسەلەکە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەیە تۆپەکە لە ساحەی حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە فەرمونون 120 میلیارەکە تەسلیم بکەن ئەوە دەستیان هەیە و ئامادەیە بەڵێ لەسەر کێشی سەداهاتی ناو خۆی پێکاتوە بەڵێ هینەوتیش بە هەمان شێوە ئێوە چەندی بەرهەم دەهێنن بەسەر کێشی تدانی ئێستا جگە لە نەوتەکە و کۆمپانیەکانن ئەوان چووکە لە دەروی کۆمپانیەکان کۆمپانیای بڵێن کار هەیە لە خۆرمەڵە ئیش دەکە لەگەڵ هەولێر و کەلگەیەکی تریش ناوی بەجی لە ئەوانە لە دەرەوەی ئەپی کوورن تقریبا 1000 بەرمیلێک ئەوی تر هەمووی لای ئەو کۆمپانیانەکە ئێستا دەڵێن ڕازی نەکراون و ئەوانیش قسەی خۆیان هەیە و آخر بزانە ئەمە یەکێکە لە کێشە گەورەکان کە پێشتر من خۆم لە لیژنەی نەوت و غاز بووم لە پەرلەمانی عێراق یعنی یەکێک لە کێشانەی با بڵێن عەرەبەکان باسییان دەکرد و ئێمە دیفاعمان دەکرد طبعا دژیان دەوەستاینەوە لە هەم لە کۆبوونەوەی دژنە هەم لە ناو پەرلەمانی بەڵام بێگومان حەقێکی زۆری تێدایە ئەوان دەیانگوت بە پێی مادەی 111 112 دەستور نەوت و غاز مڵشی شعبی عێراقا بەڵام ئەو گرێبەستانی لە هەرێمی کوردستان بۆ چێڵگەکانی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیا کراوە گرێبەستی هاوبەشە یعنی کەواتە تۆ هەر لە سەرتاوە گرێبەستەکەت نادەستوریە لەبەرەوەی تۆ ئێستا لە عێراق
گرێبەستی خدمەیە یعنی کەواتە کۆمپانیاکان لە عێراق خزمەتکاری دەوڵەتی عێراقن بەڵام لە هەرێمی کوردستان کۆمپانیاکان هاوبەشی حکومەتی هەرێمی کوردستانن یعنی بەشیان لە نەوتەکە هەیە هێشتا دەرنەهێنراوە بەشیان هەیە کەواتە ئەمە تۆ دەستورت پێشێر کرد لەبەرەوەی ئەمانە مڵکی شعبی عێراقن نابێ خەڵکی تر بەشی هەبێ ئینجا ئەوە ئێستا هاتووە بۆتە ساحبی نەک بەش ساحبی قەراردان لەوەی تەسلیمی بەغدا بکرێ یان نەکرێت چەندی تەسلیم بکرێت چەندی تەسلیم نەکرێت زەمانەتمان نەکرێت ئەمە دەتۆ سیرکە ئەوان باسی سەروەری هەرێم و قەوارەی هەرێم کورە تۆ هەرێمە تەسلیمی بەغدا نەکردووە کە دەوڵەتێکە نوێنەری هەیە لە ئومەم متحیدە تۆ هەرێمە بە قوربان و تەسلیمی کۆمەڵی کۆمپانیا کردووە سەرچاوەکانی داهاتت وشک کردووە هەمووی تەسلیمی قەراری سیاسی هەرێمە تەسلیمی چەند کۆمپانیای کردووە لەبەرەوە ئەمانە باسی بە سەروەری هەرێمی کوردستان و نیشتمان پەروەری و ئەو بەزەوە شکێشەنی بۆ هێنانەمان بۆ نەکات کە تاکوێستە کۆمپانیەکانیش ڕازی نەکراون و بێگومان ئەمە کێشەیە بەڵام ئەمە کێشەی عێراق نییە ئەمە عێراق دەڵێ کاکە ئێمە وەکو پێم گوتی دەستور هەیە یاسا هەیە یاسای بودجەیە ئەمە ڕێککەوتنە بڕیاری دەرگای فیدرالی فەرمونون ئێمە حەقمان بۆ کێشانە نیە ئێوە کاتی خۆی دروستان کردووە جگەلەوە کاکە بەس پێم بڵێ ئەم قەرزە چی بوو تەواو نەبوو هەر بەردەوام ئەمە بەرهەم کۆمپانیەکانی ئەپیکور من دەزانی یەکشت پێ بڵێم پارەی پێشوەختیشیان وەرگتووە 3 میلیاری تریش هەیە یەکشتی ترت پێ بڵێم من لە ساڵی 2015 لە دەورەی سێمی پەرلەمان بووین لەگەڵ برادرانی ئەنجومەنی وەزیرانی هەرێم لە پەیوەندی دابووم پێیان گوتیان کاکە کۆتایی ساڵی 2016 قەرزەکانی کۆمپانیەکان تەواو دەبێت ئەو کات گوتم کاکە ئۆکێ ئەوەندەشت باش تەحمل دەکەین بەڵام پێم بڵێن تۆ ئینسان کە قەرز دەداتەوە دەبێت کەم بکە ئەمانە قەرز دەدەنەوە و زیاد دەکە ینی نەوت دەفرۆشن قەرزی حکومەتی هەرێم زیاد دەبێت ینی شتەکە هاوشەکە زۆر ڕوونە ینی ئەوە نیە بڵێم سەرمان لێ دەرناچێ وڵای وا سەرمان لێ دەدەچێ وا دەزانین بۆ چێ دەچێتە جیرفانی چێ بۆ چێش سەر دەکرێت بەڵام کاکە ئەم خەڵکە بازەکەی دەدات یعنی حەقە ئیتر لانی کەم ئەگەر دەشی دزن لانی کەم وەکو میرەکانی خەلیج وەکو پاشاکانی خەلیج وەکو زۆر لە دەوڵەتانی ترخۆ لە هەموو دەوڵەتێک دەسەڵاتدار دژی دەکە بەڵام نسبەتێک هەیە کاکە ئەمە لە دوای دابینکردنی مافی هاوڵاتی لە دوای دابینکردنی ئەمانە دابینکردن کاکە وەڵاهی من ناڵێم بیدزن بەڵام بەخوا بیدزنە و کاتە خەڵق قسە ناکە هەرچەندە ئەوەش حەقی ئێوە نییە بەڵام کاکە ئێوە چاوکان لە موچەی 250,000 دیناری کەمەندانێکە بیدزن یعنی ئەمە چ ویژدانێکە ئەوان چەند بێویژدانن ئەوانەی دیفاع لەو دەسەڵاتدارانە دەکەن ئەوانەی کۆیلەی ئەو دەسەڵاتداران باوەڕ هەبێ ئەوان زۆر بیویژدانترن چکە ئەوانی هێشتەوە ئەم نەوع خەڵکە بوو دەڵە و کۆیلەیەن کە هەمیشە بە درێژایی خەت بە هەموو نەوعی پشتیوانی لە حیزبەکانیان دەکەن وەکو دوا پرسیاریش ئەو کێشەکە چی لێ دەیسا مادەم نەوت تەسلیم نەکراوێ داهاتی ناوخۆ کێشەی لەسەرە چی لێ دێنە من ئێستا هیچ ناتوانم بڵێم یعنی هیچ نەگەشتبینی نەڕەشبینی بدەمە خەڵک هاوچێشەکە هەمووی گرێکە ڕوون نییە گرێکە لە دەستی ئەو برادرانەیەکە با بڵێن نەوت و داهاتیان لە دەستە دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستان ئەوان دەتوانن چاچی کەن ئەوانش دەتوانن تێچی بدەن و لەوە خراپتر لێ بکەن سپاس دەکەین کاو محەممەدمان سپاس بۆ دەستان خۆش سپاس بۆ بینێرانی بەڕێ سپاس باوکارانم خواتانەوە